سلااوڕێ ساوڕانی ێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لەسەر هێرشەکانی دوێنێ شەوی سەر هەولێر دەمەوێت چەند زانیاریی کورتە زانیاریەکتان پێ بدەم. یەکەم هاوڕێیان هەموو ئەو سارۆخانەی ئەو 12 سارۆخەی کە بە هەولێر وەندرایە لە سەر ڕێگای نێوان هەولێر مەسیف بووە. ئەوە یەکە لە پرسیارە ئەساسیەکان بۆچی ئەو ڕێگایە لەبەرەوەی ئەو ڕێگایە هەموو شتە استراتیژیەکانی تێدایە مارە بەرپرسی مەسوولەکە دەستگا ڕاگەیاندنەکان سەفارەت قونسوڵی وڵا ئەمریکا بەعیسا دەستگای هەواڵگیری ئیسرائیلیشی دێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بە پێی و زانیاریانەی بەدەستەمە گەیشتیە ئەو سارۆخانەی کە دوێنێ بە مەلا ئۆمەر نرایە، یەکەچیان پەرماری شێخبازی کەتیە، یەکەچیان فازڵ میرانی، یعنی حەجمی سەوتی سارۆخەکان ئەوەندە زۆر بووە لە سەرێڕەش هەستی پێکرایە زۆربەی پەنجەرەکانی سەرێڕەش شکاوە. ئەمە ژوای کردووە ماڵی بارزانی بە پەلەپەل ڕابکەن بەرەو دۆرێ لەبەرەوەی نەیانزانێ مەسەلە چییە. خاڵی سێیەم ئەگەر سەیرتان کردبی دوێنێ شەو جگە لە موقتەدا سەدر کە زۆر پیاوانەتر لە هەموو سەرکردەکانی کورد قسەی کرد. مەسرۆریش بەیانەکی دەکرد بوو لە بەیانەکەی خوا دەزای لە چێن دەرخۆی شاردۆ لە چکونەچی یەک مەسوولی پارتی نەبوو، مەبەستن دەرەزەیەکە دەرەزوودەوەکانی زینینە بێ لە سەرجادەی بی وەکو سەرۆکی ئۆکرانی هەر هەمووی خۆی شارد بوو لە کونەکی پێی ئەمەکی بڵاو کردبەوە. ئەمەوا دەکاتن ئەمەوا نیشان دەدا کە سەرکردەکانی کورد چەندە ترسنۆک و بوو دەڵان بە هەموو عیز بکاتەوە لە کونەکی پێی ئەمەش دەکرێت داوای بەرخودا لە خەڵکی دەکات. یان نوکتەی زۆر خۆش پاڤڵ دەرێ دەبی بەکەرانی ئەم کارە دەستنیشان بکرێت. ئێوە سەرۆکی عیز بێت تەمەشا بکەن هاوڕێیان، سەرۆکی عیز بێ نازای چێ دەرگێت بکەرانی ئێرە ئەم دەبڕۆ قسەیان لەگەڵ بکەن. خاڵی سێم کە خاڵە گرنگەکەیە هاوڕێیان، ینی تیرۆرکردن یان کوشتنی قاسمی سلێمانی ئەوەندە ئێرانی تەنگاو نەکرد بەقەدەر ئەوەی کە 12 سارۆخ لە هەولێر بدە. ئێستا ئەگە سەیر بکەن پەیوەندی ئێران و ئەمریکا و ئیسرائیل شتێکی وا قورسی تێدا نییە کە ببیتە هۆی هجوومکردنی ڕاستەوە خۆ. ڕاستە ئێران دەریام لە بۆ ئەمریکا و ئێرانم ئیسرائیلم ناردیە، بەڵام سیارەکە لەوەیە ئێستا هەم ئیسرائیل هەم ئەمریکا زیاتر مەشغوڵن بە ئوکرانیا، ینی هیچ چاڵاشییان لە کوردستانی لۆ لە کوردستاندا لە کوردستانیش لە هەموو شوێنە گرنگەکان دەدات. ئاو لە ماڵی شێخبازیدایە فازڵ میرانی کوردستان 24 ئەو شوێنانێک کە گرینگە نزیک سەفارەتی نوێی قۆنسولیەی نزیک قۆنسولیەی نوێی ئەمریکا مەلا ئۆمەر شاری نەزانم ناوەکی خۆشی لێ فیوچەرە شتێکی وایە، شاری خەونەکانە زێڕینە شتێکی وایە لەو شوێنە دەدا. بە بڕوای من ئەوە پەیامێکی ڕاستەوخۆیە لە بۆ بنەماڵەی بارزانی هیچ پەیوەندی بە ئیسرائیل و ئەمریکایەوە نییە. ئەویش هۆکارەکەی ئەم هجوومە و ترسانەی ئەنی ئەمریکاش هاوڕێیان خۆ ئێرانش دەیتوانێت ڕاستەوخۆ لە سەری ڕاش بدە، دەیتوانی لە دۆرێ بدە، بەڵام لۆ لینەدایە ئیشی بەوانەیە لەوانە جاش زیاتر بەدەستیان ناکەی، ینی هەر ئەوانە بڕۆ کەسە چێوانی بەدەست ناک وەڵاوە جازا دەیاتسێن بە فعلیش ترساینە. بۆی من زیاتر کاتان ناگرم، هەر ئەو 2-3 خاڵە هەبوو ویستم لە ڕێگای کورتە لایڤەوە بە ئێوەی خۆشەویست بگەێنم. کاتەکی خۆش ماڵاوە.